ئازادی ڕۆژنامەوانی و ڕابڵاوکردنەوە لە هەرێمی کوردستان لە دۆخێکی باشدانیە. ئەگەرچی لێرە و لەوێ خولی جۆراوجۆر بۆ ڕۆژنامەنووسان دەکرێتەوە بۆ ئەوەی کاری میدیایی زیاتر بەرەو پێش بەرن و بتوانن دەستیان بە زانیاریەکان بگات. بەڵام دام و دەستگاکانی میری بایەخ بە یاسای کاری ڕۆژنامەگەری و بەدەستهێنانی زانیاری نادەن و مامەڵەیەکی ناتەندروست و حیزبیانە بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکەن و ئازادیان پێشێل دەکەن. و سەبارەت بە ڕۆژنامەنووسان بەڕاستی لە هەندێک شوێن بۆ هەندێک شوێن جیاوازی هەیە. بۆ نمونە ئەو پێشێلکارانی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت زیاتر لە شوێنە سەرسنووریەکان ئەوەیە بۆی کە ڕێگا پێدراونی یاخود ڕێگریان لێ دەکرێت لە ڕۆژنامەنووسان و بە تایبەتیش لە ئەنجامی گربوونەوە و خۆپیشاندان ناڕازێتەکان زیاتر لەو حاڵەتانە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت. ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەوەی کە بەڕاستی هەندێک لەگە ڕێزم یعنی هەندێک کارمەند هەیە چ لە هێزە ئەمنیەکان یان لە خۆ هێزەکانی کە بەڕاستی یان تێگەیشتیان بەرامبەر بە ڕۆژنامەنووس تێگەشتێکی خراپە. ڕۆژنامەنووس وەکە کەسێ وەک هەر فەرمانبەرێکی یعنی فەرمانبەرێکە لە نێوان ئەوە چکە ناکرێت بەڕاستی ڕۆژنامەنووسان بە چاوی دژمنی سیر بکرێن، ناکرێت ڕۆژنامەنووس بە چاوی ناحەس سیر بکرێن. ڕۆژنامەنووسانی سۆران پێیان وایە مافەکانیان لە پێدانی زانیاری پێشێل کراوە. سەرەڕای ئەمەش ڕۆژنامەنووسان زۆر جار لە ڕووماڵی هەواڵەکاندا ڕێگریان لێ دەکرێت و زۆر جاریش لەسەر کاری ڕۆژنامەوانی دەست بەسەر کراون. هەڵبەتە کاری ڕۆژنامەنووسی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان لە ئێستادا کارێکی گران و قورسە و بە تایبەتش لە دەڤەری سۆران کە دەڤەرێکە جیاوازیەکی زۆر لە نێوان دەستگاکانی ڕاگەیاندن و هەروە ڕۆژنامەنووسان دەکرێت لە پێدانی زانیاری. لە کاری میدیایی و یا کاری ڕۆژانەی ئێمە جیاوازی پێدانی زانیاری لە کاری سادە نەک لە کاری گەورە لە کاری سادەش دەکرێت لە پێدانی زانیاری. بۆ نمونە حەدەسێک ڕووداوێک ڕووەدا زانیاری بە بەشێک لە دەستگاکان ڕاگەیاندە دەدرێت، بەڵام ئێمە بەشێکی زۆری کەناڵەکانی تر لەو زانیاریە سادانیاش بێبەش دەکرێن یاخود نایەڵن ڕووماڵی ئەو ڕووداوە سادانش بکەین. لە ئێستادا بەتایبەتی لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کە یەکێک لە بنەماکانی پێکهێنانی فراوانکردنی ئازادی ڕادەبڕین بوو، بەڵام بە پێچەوانەوە دەیان ڕۆژنامەنووس و چالاکوانی کۆمەڵی مەدەنی لەم کابینەی حکوومەت کەوتونەتە گۆشەی زیندان لەسەر دەربڕینی ڕابۆچوونی ئازاد. جیاوازی دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی حکومڕانی لە هەرێمی کوردستان وای کردووە کە ڕۆژنامەنووسان نەتوانن وەکو پێویست بۆ چوونەکانیان دەرببڕن، چونکە دەسەڵات جیاوازی دەکات لە نێوان ڕۆژنامەنووسێکی سەربەخۆی و ڕۆژنامەنووسێکی سەربە لایەنەکانی معارەزە. بەرتەسکردنەوەی ئازادیڕا و ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان هەنگاوێکی مەترسیدارە بۆ خەڵکو و کۆمەلگا. پێویستە ڕۆژنامەنووسان و داکۆکیکارانی ئازادی هەوڵی جدی بدەن بۆ بەرگرتن لەم جۆرە سیاسەت و ڕەفتارە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سوێران.